عزیزان سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش بە هیوان ڕۆژەکەتان زۆر باش بێ کاتژمێر 12 لە گەشتی کاتژمێر 12 سەرنجمان لەسەر کۆمەڵێک بابەتە یەکێک لەو بابەتانی کە لە گەشتەکەدا باسی ناکەین تەنها وەکو زانیاریەک باسی دەکەین کەمێک بەر لێستا لەگەڵ هاوکار محەممەد لا بەغداد قسەمان کرد باسیەوەی کردوتی جاسە محەممەد عەبود وشتانیەرەکانی وەرگرتووە ئەمڕۆ لە دادگای باڵای فەدرالی عێراق لە پاش گەڕانەوەیان لە بەجێهێنانی فەریزەی حەج گەڕاونەتەوە بۆ دادگا و لە دادگا دەوامیان کردووە ئەمە ئەومان پێڵێ کە نازانین لە چ دەقەیەک و لە چ کاتێکدا بڕیارێک دەردەکەن پاڵبژ بە بڕیارەکە ڕابردویان لە ڕابردوو بڕیارێک دەرکرا کە حکوومەتی عێراق پابند بێت بە ناردنی موچی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەوەی کە ئێستا وەستاوە تەنانەت جەژنیش کاریگەری لەسەرەوە نەبوو کە موچە لەلایەن بەغدادەوە بنەردرێت و تاوی ئەو هەوڵانی کە هەبوو هیچ کاریگەریەکی ئەوتۆی نەبوو تا ئێساش موچی مانگی 5 نەدراوە وردەوردە بەرەو ناوەڕاستی مانگی 6 دەڕێن بۆیە لە بەرامبەردا کە دەبوو حکوومەتی هەرێمی کوردستان پابندی و خاڵانە بێت کە لەلایەن دادگای باڵای فەدرالی عێراقەوە دیاری کرابوو ئەو شۆ بوو کە دەبێت داهاتی ناوخۆنانەوتی بنەردرێت بۆ بەغداد و لە بەرامبەرشدا بەغداد موچی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرێت بەڵام لە پاڵ هەموومانەدا لە قرارەکەی دادگای باڵای فەدرالی عێراقدا وهاتە بوو کە موچی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەبێت جیا بکرێتەوە لە هەموو کێشمە سیاسیانی کە ئێستا هەیە بەڵام ئێستا ئەوەی کە سەرۆکی دادگا و چوار ئەندامەکە گەڕاونەتەوە ناو دادگا و دەستیان بەدەوامکردن کردووە ئیتر زەنگی چاوەڕوانەکە بۆ زیاتر لێ دەدات ئێمە چاوەڕێ بکەین وی بزانین کە ئایا هیچ قرارێک دەردەکرێت ئەمڕۆ دەچێتە بەیانی یاخود دەچێتە دووشەمەی داات بۆ پێیکە ڕۆژ یەکشەمەش جژنی خەدیرە دەوام ناکرێت ڕۆژی شەمەش بامان شێوە بشووە بۆیە بێ چاڕوانەکانمان ڕەنگە تا ڕۆژی دووشەمە درێژە بکێشە بەڵام هەر زانیاریەکە بێ هەر شتێکە بێت لەسەرەمە حتمما پێتان دەدەین و لە گەشتی کاتژمێر 12 سەرنجمان لەسەر کۆمەڵێک بابەتی گرنگێ لە هەرێمی کوردستاندا کۆبوونەوەکانی کێتی و پارتی بەکوێ گەیشتووە و لە ناوخۆی عێراقدا و لە سەرئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە سەرئاستی جیهانیش چی هەیە بەسەر تەنان نیشانەکان ببینین. وتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕای دەگەێنێت کۆبوونەوەکانیان لەگەڵ پارتی نەگەیشتەوەتە بنبەست و لە ڕۆژانی داهاتوودا دەست پێ دەکاتەوە. ئەمریکا داوا لە هەولێر و بەغداد دەکات کێشەکانیان بە دیالۆگ چارەسەر بکەن و نوێنەری عێراقیش لە نەتیۆگرتوەکان دەڵێت هەردوولا بە هاوبەشی ئەو کێشانە چارەسەر دەکەن. لە ڕووداوێکی ئاگرکەوتنەوەدا لە پرۆژەی ڕۆژستی لە شاری سلێمانی زیاتر لە 50 دوکان زیانیان بەرکەوتووە. سەرڕای نزیکبوونەوە لە کۆتای هاتنی وادەکەی حکوومەتی تورکیا هیچ هەنگاوێکی بۆ دەستەبەرکردنی مافی هیوا بۆ عەبدوڵڵا ئۆجەلان نەناوە. فەرماندەیەکی باڵای سوپای ئەمریکا لەبارەی خۆڕێخستنەوەی داعش هۆشداری دەدات و دەڵێت 2000 چەکداریان لە عێراق و سووریادا هەیە. ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم پرۆژە بڕیارێک لە دژی ئێران پەسەند دەکات و وەتارانیش هۆشداری دەدات. دووبارە سڵاوتان لێبێ کۆمەڵێک زانیاریم لەبەردەستە سەبارەت بە کۆبوونەوەکانی کێتی و پارتی و وەروە هەڵوێستی خودی کێتی و پارتیش لەسەر ئەو دۆخی کە ئێستا لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا دروست بوو کەوای کردو موچی فەرمانبەرانی هەرێمی کوردستان سەر ڕێهاتنی جژنی قوربانیش نەنێرن وتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت کۆبوونەوەکانی کێتی و پارتی بۆ پێکەنانی حکوومەت نەگەیشتووەتە بنبەست و لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا هەوڵەکان بۆ کۆبوونەوەی هەردوولا دەست پێ دەکەنەوە و یەکێتی دەیەوێت شەریک و خاوەنی بڕیار بێت لە کابینەی داهاتوودا. و سعدی ئەحمەدپیرە وتێبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان باکوور سادنیوزی ڕاگەاندووە ئێستا ناوەڕۆکی کۆبوونەوەکانیان لەگەڵ پارتی لەسەرپرسی دابەشکردنی پۆستەکانی حکوومەتە و تا ئێستا نەگەیشتونەتە ڕێکەوتنی تەواوەتی وتیش یەکێتی بژاردەی
یاخود ببورن ڕژدا لەسەر ئەوەی خاوەن بڕیارێک بێت لە کابینەی داهاتی حکوومەتی هەرێمی کوردستاندا و ڕاشیگەاندووە لەگەڵ پارتی هەوڵی جددی دەدەن بۆ چارەسەرکردنی پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و ئاماژەی بۆش کردووە بابەتی ناردنی موچە ئێستا لەلایەن بەغدادەوە دڕکاوی و ئاڵۆزە و ناکرێت ئەو ناکۆکیە بەردەوامی هەبێت. و سعدی ئەحمەد پیرە ڕاشیگەاندووە سەرۆک باڵ جەلال تاالبانی و سەرکردایەتیەکێتی و هەموو ڕێگەیەکی سیاسی و یاسایی و دەسووری دەگەرنەبەر بۆ چارەسەرکردنی بنەڕەتی پرسی موچەی فەرمانبەرانەوە ناکرێت بە ناوی بێمنەتیەوە ناوبەناو کێشەی نەناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم دووبارە بێتەوە بە پێی بڕیاری 224 دادگای فدرالی پێویستە حکوومەتی عێراق موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێر چونکە ناکرێت تەمیشتە هاوڵاتیان لە دڵەڕاوکێدا بن بۆ وەرگرتنی موچە و هۆشایی سەدارایەکانیان. وەزارەتی دەرەوەی ئەمریکا داوا لە بەغداد و هەولێر دەکات قەیرانی موچە چارەسەر بکەن ئەگەرنا کاریگەری لەسەر وەبەرهێنان دەبێت لە وڵاتەکەدا. تامی برۆز وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسی داوای لە حکوومەتی فدرال و حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کار بۆ چارەسەرکردنی قەیرانی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکەن و چەختیش لەوە کراوەتەوە کە چارەسەرکردنی ناوکۆکی نێوان بەغداد و هەولێر لەسەر ئەم پرسە دەبێت لە ڕێگەی گفتوگۆی بنیادنەرەوە ئەنجام بدرێت کە لەگەڵ بەرپرسیارەتە دەستوریەکان بگونجێت. وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا هۆشداریدا لەوەی بەردەوام بوونی قەیرانەکە ڕەنگە کاریگەری نەرێنی لەسەر کەشوهای و بەرهێنان لە عێراقدا هەبێت بە تایبەتی لەسەر کۆمپانیا ئەمریکەکان کە لە وڵاتەکەدا کار دەکەن و ڕاشیگەاندووە چارەسەرکردنی ئەو قەیرانە یارمەتی دەردەبێت بۆ بەهێزکردنی هاوکاری فراوانتری نێوان هەردوولا و هاوکار دەبێت بۆ دووبارەکردنەوە و هەناردەکردنەوەی نەوتی هەرێم لە ڕێگەی بەندەری جەیهانی تورکیاوە و لێدوانەکانی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە کاتێکدا کە پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمی یاخود هەرێمی کوردستان لە نێوان بەغداد و هەولێر گەرژی تێکەوتەوە هەر یەک لا لێپرساوانی عێراق و هەرێم یەکتی تۆمەتبار دەکەن بۆ سەرهەڵدانی ئەو گرژیە و وەڕاگرتنی موچە. نوێنەری عێراق لە نەتوێگرتوەکان ڕایگەاندووە هەرێم و بەغداد هەوڵ دەدەن لە ڕێگەی دیالۆگەوە ناکۆکیەکانی نێوانیان چارەسەر بکەن. عەباس عوبەید نوێنەری هەمیشەی عێراق لە نەتوێگرتوەکان لە کۆبوونەوەی تایبەتی ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی کە سەبارەت بە ئاڕەوشی عێراق بەڕێوەچۆ ڕایگەاند پەیوەندیەکانی نێوان بەغداد و هەرێم لەسەر بنەمای دیالۆگ و هاوکاری بنیادنراوە هەردوو لە بە هاوبەشی هەوڵی چارەسەرکردنی ناکۆکیەکانی نێوانیان دەدەن و سەبارەت بە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی ڕایگەاندووە هەڵبژاردنەکە دەرفەتێکی گرنگە بۆ گەلی عێراق بۆ هەڵبژاردننی نوێنەرایەتیەکان و پابندبوونی حکوومەتیش با دەستەبەرکردنی کەشێکی گونجاو بۆ بەڕێوەچوونی پرۆسەکە بە شێوەیەکی دادپەروەر و شەفاف و دووپاتیشی کردوێتەوە و ڕاشیگەاند و عێراق لە زۆربەی کەرتەکاندا پێشکەوتنی باشی بەخۆی بینیوە و سەبارەت بە دۆسیە یاوەرەکانیش ڕایگەاند و حکوومەتی عێراق داخستنی کەم پیاوەرەکان و گەڕانەوەیانی بۆ ناوچەکانیان کردوتە ئەولویەتی کارەکانی و کارەکانیش بەردەوامن بۆ ڕەخساندنی ڕەوشێکی گونجاو بۆ گەڕانەوەیان بە شێوەیەکی پارێزراو. نوێنەری سکرتێری گشتی نەتوێگرتوەکان لە عێراق دەڵێت پێویستە دەست بەجێ هەولێر و بەغداد بە گفتوگۆ کێشەکانیان چارەسەر بکەنەوە پەلەش لە پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کرێت. محەممەد حەسان نوێنەری تایبەتی سکرتێری گشتی نەتوێگرتوەکان لە عێراق لە کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایشی سەر بە نەتوێگرتوەکان سەبارەت بە ڕەوشی عێراق و دوایین پێشاتەکانی ناوچەکە ڕایگەاندووە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق دەست هەڵبگرن لە گلەیکردن لە یەکتر و لە بری ئەوە هەوڵ بدەن کێشەکانی نێوانیان بە لێکتێگەیشتن و گفتوگۆ چارەسەر بکەن و هیواشی خواست بە زووترین کات حکوومەتی هەرێم پێک بەهێنرێت و حەسان ئاماژەی بۆش کردووە عێراق پابندە بە گەڕانەوەی سەرجەم ئاوەرەکان بۆ زەیدی خۆیان وتیشی پێویستە حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق پێکەوە کار بکەن و لە هەمانگیدا بن تاوەکو یەکسانی و دادپەروەری لە تەواوی عێراقدا جێبەجێ بکرێت.
چوارچێوەی هەمانگی ڕایگەاندەوتەکانی سەرۆکی کۆنامی لە کۆبوونەوەی ئەنجومەنی یاسایش سەبارەت بە عێراق دەریخستووە بەغداد سەرکردایەتی وا ڕۆڵی پێشەنگای خۆی لە ڕۆڵی پێشەنگی خۆی لە ناوچەکە و جیهاندا وەرگرتووە. عەلی فەتلاوی سەرکردا لە چوارچێوەی هەمانگی ڕایگەاند وتارەکەی نوێنەری تایبەتی سکرتێری گشتی نەتەوەیەکگرتووەکان لە عێراقدا هەڵوێستی بەهێز و واچەسپاوی عێراقی نوێی دەرخستووە لە تێپەڕاندنی هەموو قەیران و ئەو ئاڵنگاریانی ناوخۆیی و دەرەکیەکان کە ڕوبەڕووی وڵاتەکەیان بۆتەوە و ڕاشیگەاندووە چوارچێوە هەمانگی پێی وایە کە عێراق پێویستی بە هیچ ئەرکێکی نێودەوڵەتی و نەتەوەیەکگرتووەکان نییە و ئاوتیشی کۆتاییهێنان بە ئەرکی یۆنامی گەڕانەوە نییە لە ڕووی سیاسی و جەماوەریشەوە پشتیوانی لە دەکرێت. ئاگر لە دوکانەکانی بازاری پرۆژەی ڕۆژستی لە شاری سلێمانی کەوتۆتەوە بەهۆیەوە 50 دوکان زیانیان بەرکەوتووە. پامنیری کوردستان نیوز ڕایگەاندووە چەندە تیمەکانی بەرگری شارستانی زوو گەیشتونەتە بازارەکە بەڵام بەهۆی زۆری ئاگرەکەەوە نەتوانراوە زوو کۆنتڕۆڵ بکرێت و ڕووداوەکە زیانی مادی زۆری لێکەوتۆتەوە و تا ئێستا شۆکاری ئاگرەکە نەزانراوە. خۆمەوە 4 دوکانم هەبوو هیچیان نووسنگە بوسییانم مەغزن بوو بەڵێ هەمیێستا زیانەکان بەپی ئەو دوکانێ هەیە مەغزن بەشتی زۆر تیا بەلەوانە بای دەفتەر سوتاوە بە دەفتەر نووسداوە هەیسەی من بۆ نمونە بۆ 4 دوکانە لەوانێت لە 10 میلیۆن ڕەتی نەکردێ مەغزنی شتی تایبەتم هەمووی گران بەها و شتی زۆر گرانێ بەڵام لەخوا بە زیاد بشکانە بژێری خوا دەکەم ئاگرەکە کەمتر هاتووە لای زیرانەکانم هەموو سوتاون بەڵام بە ئەمری خوا دوکانەکەی من ئاگری نەگرتووە بەس زەرە دەمەەر پێکەوتووە تا ڕادەیەک لەوانەیە زەرەدی 2 میلیۆنێک 3 میلیۆنێکم پێکەوت بێت وڵی من ئیشی تەحۆفیات و دارتاشی و ئەوانایک بەڵێتر هەرچی مەکینە و هەرشی کارتون تەحۆفیات ئەوان هەمووی سوتا هیچ نەماوە سەیرکی خۆت. پرۆژەی یەکتربڕی تۆفیق وهبی لە شاری سلێمانی بەڕێژەی لە سەداسی بۆ لە 35 کارەکانی تاو بووە. توانە محەممەد ئەندازیاری سەرپەرشتیاری پرۆژەکە باکوورسات نیوزی ڕاگەاندووە لە مانگی یازەی ساڵی ڕابردووە بەردی بناغی پرۆژەی یەکتربڕی تۆفیق وهبیدانرا و لە ئێستاشدا کارکردن لە بەشی ژێرزەمینی پرۆژەکە تەواو بوو وە کار لە بەشی سەرەوەی یەکتر بڕەکەدا دەکرێت وتیشی تا ئێستا لە 30 بۆ لە 35 پرۆژەکە تەواو بووە شۆفێران دەتوانن لە کۆتایی ئەم مانگەوە شەقامە سەرەکیەکە بەکاربهێنن. پرۆژەکەمان لە 18/11/2024 دەستی بەکارەکانی کردووە وەک پێشتری باسمان کردەوە پرۆژەکەمان لە 3 قۆناغدا خۆی بینیوەتەوە. قۆناغی یەکەمیان دروستکردنی 2 شەقامی جێگرەوە بۆ شەقامی سەرەکی بازنەی مەلیک مەحموود کە سوپاس بخواوە تەواو بووە و شەقامەکەمان گۆڕیە سەر ئاراسی شۆفێرانمان گۆڕێ سەر شەقامە کاتێکە. دواتر دروستکردنی ئەندەرپاسەکەی کێسایمە لەسەر سەقفی ئەندەرپاسەکە وەستاوین ئەمە قۆناغی دووەممان بوو. سوپاس بۆخوا هەر لەگەڵ قۆناغی دووەمە قۆناغی سێمیشمان دەست پێ کرد کە دروستکردنی شەقامە لاوەکیەکان و شەقامەکانی بڵێنشانی بەشی سەر و خواری ئەندەرپاسەکەیە. لە ئێستادا سەقفی ئەندەرپاسەکەشمان تێکردەوەواتە قۆناغێکی زۆر باشی بڕیوە لە ئەندەرپاسەکەیە کە تەنها دروستکردنی شۆسەکانی ماوە لەگەڵ قیرکردنی بەشی سەرەوەی شەقامە. سەرای ئەوەی مۆڵەتی یەکێتی ئەوروپا بۆ مافی هیوا بۆ عەبدوڵڵا ئۆجەلان کۆتایی هاتۆ بەڵام تاکو ئێستا تورکیا هیچ هەنگاوێکی بۆ ئەو مافە بجددی نەناوە. ئەو مۆڵەتی کە کۆمیتەی وەزیرانی یەکێتی ئەوروپا بۆ جێبەجێکردنی مافی هیوا بۆ عەبدوڵڵا ئۆجەلاندا بووی با تورکیا لە مانگی ئەیلولی ساڵی 2025 کۆتایی دێت بەڵام تا ئێستا هیچ حکوومەتی یاخود ببورن بەڵام تا ئێستا حکوومەتی تورکیا هیچ هەنگاوێکی بۆ جێبەجێکردنی نەناوە و مافیوە مافێکە کە لە چوارچێوەی دادگای مافەکانی مرۆڤی ئەوروپادایە و مافیا ئازادبوون دەبەخشێت بەو زیندانی کە سزای قورسی هەمیشەی بەسەردا سەپێنراوە و پەکەکە دوای بەستنی کۆنگرەی 12 و بڕیاری دەستبەرداربوونی خەباتی چەکداری جەختی لەوەشکردوەوە کە پێویستە تورکیا هەنگاوی جددی بنێت بۆ جێبەجێکردنی پرۆسەی ئاشتی لە تورکیا و جێبەجێکردنی مافیوە بۆ ئۆجەلان و زۆربەی ئەو زیندانیانەی کە سزای هەتاتەیان بەسەردا سەپێنراوە.
قەیومی شاریوانی باکووری کوردستان تۆمەتبار دەکرێت بە گەندەڵی فرۆشتنی سێ مڵکی گشتی لە شارەکەدا. ئاژانسی هەواڵی میسۆپۆتامیا بڵاوی کردوێتەوە قەیومانەی لە بری هاوسەرۆکی شارەوانی شاریوان دژی پارتی بڕیاری فرۆشتنی بەشێک لە یاخود بەشێکی بەرچاو لە مڵکەکانی شارەوانیدا و لە کاتێکدا فرۆشتنی ئەو مڵکە گشتیانە بەپێی یاسا قەدەغە کراوە و ئاژانسەکە ئاشکرای کردووە. ڕوبەری ئەو مڵک و شوێنانەی کە قەیومی شارەوانی وان بڕیاری فرۆشتنی داوە 205,000 متر و بەپێی کە نووسراوەکە شاتۆ لە 30 شوێنداوە. ئەوەش ناڕزایەتی لێکەوتۆتەوە قەیومی ئێستای شاریوان لەلایەن پارتی داد و گەشەپێدانی دەسەڵاتداری ئاک پارتی لە شوێنی عەبدوڵڵا زەیدان هاوسەرۆکی شارەوانی وان دانراوە. لە پاش 12 ساڵ تورکیا و سووریا گەشتە ئاسمانەکانی نێوانیان دەست پێ دەکەنەوە. لەو چوارچێوەشدا فڕۆکێکی هێڵی ئاسمانی سووریا گەشتێکی بۆ ئەستەمبوڵ ئەنجام داوە. ئاژانسی هەواڵی ئەنادۆڵ بڵاوی کردوێتەوە دوای 12 ساڵ فڕۆکێکی سەربەهێڵی ئاسمانی سووریا لە دیمەشقەوە گەشتێکی بەرەو ئەستەمبوڵ ئەنجام داوە. دوای ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد و دەستپێکردنەوەی گەشتە ئاسمانەکانی نێوان تورکیا و سووریا ئەوە یەکەمین گەشتی ئاسمانی سووریا بەرەو تورکیا و ئێوارەی ڕۆژی سێشەمەی ڕابردوو فڕۆکێکی نەفەرەڵگری سووریا کە لە فڕۆکەخانی دیمەشقەوە بەڕێکەوت بوو لە ئەستەمبوڵ نیشتەوە و پەڕێوڕسمێک پێشوازی لەو فڕۆکەیەکرا. لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە عێراقدا قەیرانی کارەباسەری هەڵداوە گەرچی لە ماوەی 22 ساڵی ڕابردوودا زیاتر لە 80 ملیار دلار بۆ کردی کارەبا خەرج کراوە، بەڵام هەتا ئێستا ڕۆژانە دانیشتوانی بەشێک لە ناوچەکانی عێراق 14 کاتژمێر کارەبای نیشتیمانیان نییە. پلەکانی گەرما لە عێراق بەرزبوونەتەوە و لە هەندێک لە شارەکان 45 پلەی سیلیزی تێپەڕاندووە. لەگەڵیدا بێکارەبایی سەری هەڵداوەتەوە و حکوومەتیش هاوشێوەی هەموو ساڵێک هیچ چارەسەرێکی پێ نییە. لە ساڵی 2023ەوە زیاتر لە 80 ملیار دلار لە کەرتی کارەبادا لە عێراق خەرج کراوە، بەڵام هێشتا کارەبا یەکێکە لە قەیرانە چارەسەر نەکراوەکانی ناو عێراق و ڕۆژانە لە هەندێک ناوچە تەنها 6 بۆ 8 سەعات کارەبای نیشتیمانی دەدرێت بە هاوڵاتیان. حکوومەتی عێراق هۆکاری کەمبوونەوەی پێدانی سەعاتەکانی کارەبا بۆ بەرزبوونەوەی پلەکانی گەرما و زۆربوونی خواز لەسەر کارەبا دەگەڕێنێتەوە، چونکە لە ئێستادا خواز لەسەر کارەبا بۆ زیاتر لە 35,000 مێگاوات لە ڕۆژێکدا بەرز بۆتەوە، لە کاتێکدا توانای بەرەمهێنان 24,000 مێگاوات تێپەڕ ناکات. ئەحمەد موسا وتەبێژی وەزارەتی کارەبای عێراق دەڵێت چارەسەرکردنی کێشەی کارەبا لەسەر و توانای وەزارەتەکەیانەوەی، چونکە پەیوەندی بەو سزار نێودەوڵەتیانەوە هەیە کە خراونەتە سەر ئێران کە بەهۆیەوە نزیکەی 4,000 مێگاوات وزە لە دەستچووە. وتیشی بەنیاز بوون ئەم هاوینە نزیکەی 27,000 مێگاوات کارەبا بەرهەمهێن، بەڵام بەهۆی نەبوونی سوتەمەنی ئاستی بەرەمهێنان کەم بۆتەوە و لە ئێستادا کەمترە لە 23,000 مێگاوات. شارەزانی کەرتی وزە هۆشداری دەدەن لەوەی ئەم هاوینە قەیرانی کارەبا قوڵتر دەبێتەوە، چونکە کورتهێنان لە بەرەمهێنانیدا زۆرە و تا دێت خواستیش لەسەر کارەبا بەرز دەبێتەوە. حکوومەتیش هیچ پلانێکی بۆ چارەسەرکردن پێ نییە. بۆ بەرهەمهێنانی کارەبای عێراق بە شێوەیەکی سەرەکی پشتی بەو غازە بەستووە کە لە ئێرانەوە هاوردەی دەکرد کە 50 ملیۆن مەتر سێجا بوو لە ڕۆژێکدا. ئەمە جگەل لە هاوردەکردنی کارەبا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ئێران و تورکیا و ئوردنەوە کە دەگاتە نزیکەی 1000 مێگاوات. هەر کەمبوونەوەیەکیش لەو بڕانە هەڕەشەی جددی لەسەر سێکتەری کارەبای عێراق دروست دەکات. هێزەکانی فەرماندەی ناوەندی ئەمریکا ناسراو بە سێنتکۆم ڕایگەاندوە تا ئێستا زیاتر لە 2000 چەکداری داعش چالاکی لە عێراق و سووریا ئەنجام دەدەن. جەنەرال مایکل کۆرێلا فەرماندەی ناوەندی ئەمریکا ناسراو بە سێنتکۆم ڕایگەان ژمارە و چەکدارانەی داعش کە هێشتا لە عێراق و سووریا چالاکن بە نزیکەی 2000 کەس دەبن. وتیشی نزیکەی 8000 چەکداری دیکەش لە زیندانەکان دەست بەسەرکراون کە لەلایەن هێزەکانی سووریای دیموکرات دەسەدا بە پاڵپشتی واشنگتن بەڕێوە دەبرێت. وەڕاشی گەیاندووە هەڕەشەی داعش با تەواوەتی کۆتایی نهاتوە سڕای ئەوەی ئەو ڕێکخراوە
زیانی زۆری بەرکەوت و ئاماژی بۆش کردووە کە هێزەکانی ئەمریکا و ببورن هێزە ئەمنیەکانی عراق هەوڵی باش دەدەن بۆ بەدواداچوونی ئەو شانانەی کە لە وڵاتەکاندا ماون و فەرماندەی ناوەندی ئەمریکا وتیشی سەرڕای تێپەڕبوونی ساڵانێک بەسەر ڕاگەاندنی کۆتایی خەلافەتی داعش لە عراق و سووریا بەڵام تا ئێستا ئەو گروپە توانای سنوورداریان هەیە بۆ ئەنجامدانی هێرش بە تایبەتی لە ناوچە سنووریە بیابانیەکان بە سوودوەرگرتن لە بۆشای ئەمنی و سەختی کۆنتترۆلکردنی جوگرافیا لە هەندێک ناوچەدا و پێشووتریش سنتکۆم هۆشداریدا بوو لە چارەسەرکردنی خێرا ئەو زیندانیانەی کە هەسەدا یاخود ئەو زیندانانی ببورن کە هەسەدە بەڕێوەی دەبن چونکە وەکو بۆمبێکی تەوقیت کراو وایە. وەزارەتی بەرگری عراق دوو فڕۆکەی جۆری کاراکڵی فەڕەنسی بە دەستگەیشتووە کە بەیەکێک لە باشترین فڕۆکەکانی جیهاندا دەنرێت. وەزارەتەکە لە ڕاگەیەنراوێکدا دەڵێت دوو فڕۆکی سەربازی لە فەڕەنساوە پێی گەیشتووە ئەوەش لە چوارچێوەی ڕێکەوتنێک کە پێشتر لە نێوان هەردوو وڵاتدا ئیمزاکراو بۆ کڕینی 12 فڕۆکەی کاراکاڵ و نرخی یەکێک لە فڕۆکەکان دەگاتە نزیکی 25 میلیۆن دلار و بڕیارە لە مانگی حوزەیرانی داهاتوودا کە هاوکاتە لەگەڵ ساڵیاتی دامەزراندنی هێزی ئاسمانی عراق بچنارکەوە. فڕۆکەی کاراکاڵ بەیەکێک لە باشترین فڕۆکەکانی جیهاندا دەنرێت و دەتوانێت لە چەندین بارودۆخی کەشوهای سەختدا چەندین ئەرکی جۆراوجۆر ئەنجام بدات. وڵاتانی ئەوروپا بڕیارنامەیەک لە دژی ئێران پێشکەشی ئاژانسی وزەی نێودەوڵەتی ئەتۆم دەکەن و تارانیش هۆشداری لەم بابەتە دەدات. هەرێک لە ئەمریکا و ژمارێک لە وڵاتانی ئەوروپا کارنامەیەکیان ئاڕاستی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم کردەوە ئیدانەی ئێرانیان کردووە کە بەهۆی پابند نەبوون بە بەڵێن نامە ئەتۆمیەکانەوەیە و دەقی بڕیارنامەکە داوای دانیشتنی دەستەی سەرپەرشتیارانی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم کردووە کە بڕیارە ئەمڕۆ پەسەند بکرێت وەکو هەنگاوێک بۆ زیادکردنی فشارەکان بۆ سەرتاران و لە بەرامبەردا ڕێکخراوی وزەی ئەتۆمی ئێران هۆشدارێکی توندی ئاڕاستەی دەستەی بەڕێوەبەرایەتی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی کردووە جەختی لەوە کردوێت و ئەگەر دەستەکە هەر ڕێوشوێنێک دژی ئێران بگرێتە بەر دەست بەجێ و لە هەمان ڕۆژدا وەڵامی توندیان دەبێت و ڕەشنووسی بڕیارنامەکە کە دەستی ئاژانسی فرانس پرێس کەوتووە داوا لە ئێران دەکات دەست بەجێ پابند نەبوونی بارگەکانی بەپێی پەیماننامەی قەدەغەکردنی چەکی ئەتۆمی چارەسەر بکات و جەختی لەوەش کردوێتەوە کە تاران نەیتوانیوە هاوکاری تەواوەتی لەگەڵ ئەو دەستگادا بکات. ڕۆژنامەیەکی ئەمریکی ڕایگەاندووە دۆناڵد ترامپ هۆشداری توندی داوەتە ناتانیاهۆ کە دانوستانەکانی نێوان واشنگتن و تاران تێک نەدات. ڕۆژنامەی نیویۆرک تایمز لە هەزاری کەسانی نزیک لە سەرۆکوەزیرانی ئیسرائیلەوە ئاشکرای کردووە کە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لەم دوایاندا و توێژێکی ڕاستەوخۆی لەگەڵ بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل ئەنجامدا ئەوە داوای لێ کردووە کە کارێک نەکات کاریگەری لەسەر دانوستانەکانی نێوان واشنگتن و تاران هەبێت. لە راپۆرتەکەدا ئەوە شاتوە ناتانیاهۆ سەری سوڕماوە لە پێداگری دۆناڵد ترامپ لەسەر بەدواداچوونی چارەسەری دیبلۆماسی لەگەڵ ئێران نەک ڕوبەڕووبوونەوە. ئەم پێشاتە لە کاتێکدا کە ئیدارەی دۆناڵد ترامپ و وانێردەی تایبەتی ئەو وڵاتە ستیڤ ویتکۆف لە دانوستانەکانیان لەگەڵ تاران ڕوبەڕووی چەقبەستوویەکی گەورە بوونەتەوە و دانوستانەکان لە بەردەم بربەستێکی گەورەدایە کە پەیوەندی بە پێداگری ئێرانەوە هەیە لەسەر بەردەوامبوونی پیتاندنی یۆرانیۆم کە واشنگتن بە مەترسیەکی و ئەگەری دەزانێت و ڕۆژنامەکە ئاماژەی بۆش کردووە ئەم ئاڵانگاریانە هەمان سیناریۆی بەردەم باراک ئۆباما سەرۆکی پێشووتری ئەمریکا بۆ زیاتر لە 10 ساڵ لە موبەردێنێتە بەرچاو کاتێک گەیشتە ئەو ئەنجامەی کە تاکە ڕێگە بۆ ڕێکەوتنی ئەگەری لەگەڵ تاران قوبوڵکردنی ئاستێکی دیاریکراوی پیتاندنی یۆرانیۆمە وا لەلایەن ئێرانەوە بەڵام لەژێر چاودێری توندی نێودەوڵەتیدا. رووسیا هەوڵدەدات نێونگیری بکات لە دۆسەی ئەتۆمی ئێران بۆ گەیشتن بە ڕێکەوتن لەگەڵ ئەمریکادا.
لەگەڵ نزیک بوونەوەی خولی شەشەمی دانوستانەکانی ئەمریکا و ئێران لەسەر پرسی ئەتۆمی ئێران وەزارەتی دەرەوەی رووسیا ئامادە باشی دەربڕیەوە بۆ لابردنی ڕێژەی زیادەی ئەتۆمی ئەمەش بە هاوکاریکردنی تاران و واشنگتن تاوەکو بگەن بە ڕێکەوتنێک. واسێرگی ڕیباکۆف جێگیری وەزیری دەرەوەی رووسیا ئامادەی وڵاتەکەی دەربڕیوە بۆ وەرگرتنی یۆرانیۆمی زیادەی ئێران ئەوەش بۆ کاراسانکردنی ڕێکەوتنەکە. ئەلێکساندەر ڤێندەرکیتۆف جێگیری سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی رووسیا وتی لە ڕێکەوتنی ئەتۆمی ساڵی 2015 لە نێوان ئەمریکا و ئێران رووسیا ڕۆڵێکی گەورەی بینیوە بۆیە خاوەنی ئەزموونی پێویستە لەسەر ئەم بابەتە. و ئیسماعیل بەقایی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیاندووە کاتێک پرسیاری لێکراوە دەربارەی ئەگەری پێشکەشکردنی هاوکاری لە رووسیا و دەربارەی ڕێکەوتنی ئەتۆمیش وتی شتێکی ئاساییە هاوکاری پێشکەش بکەن چونکە دۆسیەکە گرنگە. شەڕی بەڵگەنامەکان ئەمە دیوێکی دیکەی ململانێ شاراوەکانی نێوان ئێران و ئیسرائیلە، بەڵام لە ئێستادا بە شێوەیەکی قوڵتر ئاشکرا یاخود قوڵتر و ئاشکراتر کاری لەسەر دەکرێت و هەردوو لە وەکو شەڕی ڕاگەیاندن و تۆڵەکردنەوە لە دژی یەکتر بەکاری دێنن. لە گەرمەی بەڕێوەچوونی دانوستانە ئەتۆمیەکانی تاران و واشنگتۆن، ئێران بوو مەلەرزەیەکی خستە نێو دڵی ئیسرائیل و ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم و تۆپەکەی هێندەی تر لە خۆی دوور خستەوە. وەزارەتی ئیطلاعاتی ئێران راپۆرتێکی لەبارەی دەستخستنی زانیاری هەواڵگریەکان لەسەر ئیسرائیل بڕاو کردەوە کە بە پرۆسەیەکی قورس و سەرکەوتوو ناوی دەبات. ئیطلاعات سەبارەت بە ئۆپەراسیۆنی ئاڵۆزی هەواڵگری بۆ گواستنەوەی بەڵگەنامەکان لە ئیسرائیل دەڵێت گورزێکی ماڵوێرانکەر بوو لە ئیسرائیلیاندا و لە ژینگەیەکی سنووردار و لە ڕێوشوێنێکی توندی ئەمنی ئیسرائیلیدا ئەنجام درا و ڕێژەیەکی زۆر لە بەڵگەنامەکان بۆ ناو تاران بەسەر کەوتویی گوازراوەتەوە. بەپێی راپۆرتەکە بەرنامە ئەتۆمیەکانی ئێستا و داهاتووی ئیسرائیل و بەرنامە سەرباسی و موشەشەکان و زاناکانی بەشدار لەو پرۆژانە ئاشکرا بوون. لەگەڵەوەشدا دەڵێت ئیسرائیل جگەل لە ڕەگەزنامەی خۆی لێ کۆڵەرانی خاوەن ڕەگەزنامەی وڵاتانی دیکەش بەکاردەهێنێت و لە داهاتووشدا بەشێکیان بڵاو دەکرێنەوە. ئیطلاعاتی ئێران باز لەوەش دەکات ڕێژەیەکی بەرچاو لە بەڵگەنامەکان لەلایەن هێزە چەکدارەکانی ئێرانەوە بەکاردەهێنرێن و بەشێکیان دەتواندرێت لەگەڵ وڵاتانی دۆست ئاڵوگۆڕ بکرێتیان پێشکەش بە ڕێکخرا و گروپە دژە ئیسرائیلەکان بکرێت. وەک وەزارەتی ئیطلاعات دەڵێت شێوازەکانی گەیشتن بە بەڵگەنامەکانی ئیسرائیل لەلایەن سەربازە نەناسراوەکانی ئیمامی زەمانەوە بوو شێوازەکانی هێنانە دەرەوەیان لە ناوچە داگیرکراوەکانی فەڵەستین بە شێوەیەک داڕژاو جێبەجێکراوە کە ئیسرائیل هەرگیز پێی پێنابات. بەپێی سەرچاوەکانی ئاژانسی هەواڵی فارسی ئێران بەڵگەنامە نهێنیەکان هەماهەنگی تەواو لە نێوان ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم و ئیسرائیل ئاشکرا دەکەن. ڕوانیشانی دەدەن کە ئاژانسەکە پەیامی ڕسمی و نهێنی لە ئێرانەوە بۆ ئیسرائیل دەگەێنێت کە زانیاری هەستیاریان تێدا و لە ڕێگەی کەناڵە نهێنیەکانەوە بە دەستگاسی خوڕیەکانی بۆ ئیسرائیل ڕەوانە کراون. هەر لەم چوارچێوەیەدا عەبدوڕەحیم موسەوی فەرماندەی گشتی سوپای ئێران دووپاتی کردە وەڵام دانەوەی ئەم جارەی ئێران بۆ هەر هێرشێکی ئیسرائیل لە هەموو کاتێک کوشندەتر دەبێت بۆ یەو زانیاریانی کە لە بەڵگەنامەکان لە ڕێگەی ئۆپەراسیۆنی هەواڵگریەوە بەدەستیانێنەوە. لە هەمان کاتدا ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم نیگەرانی خۆی سەبارەت بە ناوڕۆشی بەڵگەنامەکان دەربڕی لەو بارەیەوە ڕافائێل گرۆسی بەڕێوەبەری گشتی ئاژانسەکە ڕاگەیان کۆکردنەوەی بەڵگەنامە نهێنیەکان هەنگاوێکی خراپە کە پێچەوانەی گیانی هاوکاریە. هەرچی بێت ئێستا ڕەوشەکە نە لە بەرژەوەندی ئێراندایە و ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی ڕۆژاوە چونکە بەشێک لە بەڵگەنامەکان پەیوەست بوون بۆی کە تاران لە قۆناغی کۆتاییدا بۆ بەرهەمهێنانی چەکی ئەتۆم و بڕێکی زۆر مەترسیدار لە یۆرانیۆمی پیتاندووە. بەریتانیا و هاوپەیمانەکانی سزان بەسەر دوو وەزیری ئیسرائیلدا سەپاندەوە بە تۆمەتی هاندان بۆ توندوتیژی. دەیڤد لامی وەزیری دەرەوەی بەریتانیا لە ڕاگەیەنراوێک داماژەی بۆ کرد. هەریەک لە بەریتانیا، کەنەدا، نیوزیلەندا، نەرویژ بۆی هاندان بۆ توندوتیژی لە کەناراوی ڕۆژاوی فەڵەستین سزان بەسەر ئیتمار بن غەفیر وەزیری ئاسایشی نیشتیمانی و بیت ئەسیل
ستمتوریچ وەزیری دارایی ئیسرائیل داسەپاندووە و ئاوتیشی سزاکانی ئەو دوو وڵاتە بریتە لە دەست بەسەراگرتنی سەرۆت و سامان و قەدەغەکردنی گەشتکردن لەو دوو وەزیرە و هاوکار جەت ساعر وەزیری دەرەوەی ئیسرائیل ئەو هەنگاوی بە شەرمەزارکار ناوبردو و ڕایگەیاندووە هەفتەی داهاتوو حکوومەتەکەی کۆبوونەوەیکی تایبەت ئەنجام دەدات بۆ دیاریکردنی چۆنێتی وەڵامدانەوەی ئەو بڕیارە قوبڵ نەکراوە و لە دوای هەنگاوە بەریتانیا و پەیمانەکانی مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا لە پۆستێکدا نووسیوێتی ئەمریکا ئەو هەنگاوی بەریتانیایی دانا دەکات و لە بەرامبەریشتە ئەمریکا ڕایگەیاندووە سزای سەپاندۆ بەسەر ڕێکخراوە خێرخوازەکانی فەڵەستین بە تۆمەتی هاوکاریکردنی گروپە چەکدارەکانی فەڵەستین لە نێویاندا بزوتنەوەی حەماس. ئەمڕۆ پەرلەمانی ئیسرائیل دەنگ لەسەر هەڵوەشانەوەی خۆی دەدات سەرباری ئەو فشارانی کە بنیامین ناتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل بۆ دواخستنی ئەو هەنگاوە دروستی کرد و بەڵام ئەمڕۆ لەسەر داوای ئۆپۆزیسیۆن پەرلەمانی ئیسرائیل کنێس دەنگی سەرەتایی دەدات بۆ هەڵوەشانەوەی خۆی و ڕۆژنامەی ئیسرائیل یۆم ئاشکرای کردو ناتانیاهۆ هەوڵی زۆری داوە بۆ دواخستنی دەنگدان لەسەر یاسای هەڵوەشانەوەی کنێست و فشاری خۆی یاخود ببورن فشاری زۆری بۆ ئەو مەبەستە دروست کردو بەڵام سەرباری فشارەکان هەندێک لەو لایەنانەش کا بەشدارن لە حکومەتدا پشتگیری لە هەڵوەشانەوەی پەرلەمان دەکەن و هاوپەیمانی حکومی لە پەرلەمانی ئیسرائیل خاوەنی 68 کورسیە و پێویستی با 61 کورسیە بۆ ئەوەی لە دەسەڵات بەردەوام بێت بۆ پەسەندکردنی یاسای هەڵوەشانەوەی کنێست پێویستە 3 جار دەنگ لەسەر یاساکە بدرێت و دواتر وادەی هەڵبژاردن دیاری بکرێت. وەفدی دانوستانکاری ئەمریکا و چین لە لەندەن گەیشتە ڕێکەوتنێکی سەرەتایی و پەسەندکردنی ڕێکەوتنەکەش بۆ سەرۆکانی هەردوو وڵات بەجێهێڵراوە لە پرسراوێکی بازرگانی چین ڕایگەیاندووە دوای 2 ڕۆژ لە دانوستانەکانی لەندەن دوجار تیمی دانوستانکاری ئەمریکا و چین گەیشتنەوە ڕێکەوتنێکی سەرەتایی و بەرزی دەکەنەوە بۆ سەرۆکانی هەردوو لە تا ڕێکەوتنەکە پەسەند بکەن. هەواردۆ لۆتنێک وەزیری بازرگانی ئەمریکا ڕایگەیاندووە متمانیان هەیە بۆی کە دۆسیە ناردەی کانزا دەگمەنەکانی چین کە واشنگتن با سنووردار ناوی دەبات لە ڕێگەی ئەو ڕێکەوتنەوە چارەسەر بکرێت لە چوارچێوەی هەوڵە دیبلۆماسیەکانی چین و ئەمریکا بۆ چارەسەرکردنی ناکۆکیەکانی نێوانیان ڕۆژی دووشەمە دانوستانی وەفدی هەردوو وڵات لە لەندەن دەستی پێکردو لەلایەن ئەمریکەوە سکوت بنسنێت وەزیری گەنجینە و هوارد لۆتنێک وەزیری بازرگانی لەلایەن چینشەوە هیلیفینگ جێگیری سەرۆکوەزیران بەشداری دانوستانەکانیان کرد. حوسیەکان یەمەن ئاڕەشی بەرفراوانکردنی هێرشەکانیان بۆ سەر ئیسرائیل دەکەنەوە لێ پرسراوێکی حوسیەکانیش دەڵێت هێرشەکانی ئیسرائیل لاوازمان ناکات. نەسرەدین ئامر جێگری لێ پرسراوی ڕاگەاندنی حوسیەکان ڕایگەیاندووە لا هێرشەکانی ئیسرائیل هیچ کاریگەریەکیان لەسەر سیاسەتەکانیان نابێت و نابێتە هۆی لاوازبوونی پشتیوانیەکانیان لە فەڵەستین و وتیشی ئۆپەراسیۆنەکان دژبا ئیسرائیل بەرفراوانتر دەبێت و ئەو هێرشانی کراوەتە سەر یەمەن نابێتە بربەستێکی گەورە لە بەردەما مانجەکانیان و لێدوانی ئەو بەرپرسەی حوسیەکان دوای ئەوە دێت کە ئیسرائیل دوو هێرشی کردە سەر بەندەری حودەیدا لە ڕۆژاوە یەمەن. دەچینە ئەمریکا کە گرژیەکانی شاری لۆس ئەنجلسی ئەمریکا بەردەوامە و هێزی مارنس خراوەت ئامادەباشیەوە حاکمی کالیفۆرنیاش دەڵێت دیموکراسی لە ژێر ئەڕەشەدا و لێ پرسراوانی ئەمریکا ڕایەنگەاندووە کە نزیکەی 600 سەربازی هێزی مارنس خراوەت ئامادەباشی و لە دەرەوەی لۆس ئەنجلس چاوەڕێی فەرمان دەکەن بۆ چوونە ناو شارەکە. ئەمە لە دوای ئەوە دێت کە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕۆژی سێشەممە ڕایگەاند ئێمە لۆس ئەنجلس ئازاد دەکەین و لای خۆشی و گاڤین نیوسۆن حاکمی کالیفۆرنیا ڕایگەاندووە ئەوەی کە ئێمە دەیبینین جێبەجێکردنی ئاسانیە بەڵکو و سەپاندنی دەسەڵاتە واروەها وتیشی دیموکراسی لە ژێر هەڕەشەدا. وەلای خۆشیەوە کارین باس سەرۆکی شارەوانی لۆس ئەنجلس قەدەغەکردنی هاتوچۆ ڕاگەاندووە لە کاتژمێر 8 شەوی سێشەممەوە و قەدەغی هاتوچۆ لە شاری لۆس ئەنجلس جێبەجێ دەکرێت و بۆ ماوەی چەند ڕۆژێکیش بەردەوام دەبێت. واجیم ماکدۆنڵ بەڕێوەبەری پۆلیسی لۆس ئەنجلس وتی لە ماوەی 4 ڕۆژی ڕابردوودا 378 خۆپشاندەر دەستگیر کراون.
زیاتر لە ئەمریکا دەمێنینەوانێ و سەرم زیاتر دەخێنە سەر و گرژیانی کە لە ئێستادا لە لۆس ئەنجلس و کالیفۆرنیا ئەمریکا هەیە. جێگیری هێزی پاسەوانی نیشتیمانی لە شاری لۆس ئەنجلسی ئەمریکا بەبێ گەڕانەوە بۆ حاکم ویلایەتی کالیفۆرنیا مشت و مڕی توندی لە نێو دیموکراتەکان و کۆمارەکاندا دروست کردووە بەو پێیکە دۆناڵد ترامپ دەسەڵاتی ڕەهایی بێ پاساوێکی لۆژیکی بەکارهێنا و بۆ جوڵاندنی هێزی پاسەوانی نیشتیمانی کە لە ساڵی 1965ەوە بڕیاری لەو شێوەیە نەدراوە. راپۆرتێکمانەی با ببینین. ڕۆژی یەکشەممە بە فەرمانی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا 2000 هێزی پاسەوانی نیشتیمانی لە شاری لۆس ئەنجلسی سەر بە ویلایەتی کالیفۆرنیا جێگیر کران بۆ کۆنتڕۆڵکردنی ئەو گرژیانەی کە لە ڕۆژی هەینیەوە دژ بە یاسای کۆچبەری تەشەنەیان کردووە. بەڵام دۆخەکە نەک هەر کۆنتڕۆڵ نەکرا بەڵکو و گرژیەکانی بردە ئاستێشی مەترسیدارتر. جێگیرکردنی هێزەکە دوایەوە هات کە ترامپ ڕایگەیاند پۆلیس نەیتوانیوە کۆنتڕۆڵی دۆخەکە بکات، هەر بۆیە بڕیارێکی ڕاستی داوە و ئەو هێزە تایبەتی ڕەوانە کردووە. هەروەها خۆپیشاندەرانی بە ئاژاوەجێر وەسف کرد. بەپێی یاسایەکی فیدرالی کە بە دەگمەن بەکارهێنرێت بۆ دامرکاندنەوەی نائارامیەکان، سەرۆک دەتوانێت پاسەوانی نیشتیمانی جێگیر بکە و ڕێگە بە خۆی بدە سەربازانی پاسەوانی نیشتیمانی بگۆڕێت بۆ هێزی فیدرالی لە هەندێک بارودۆخدا. پاسەوانی نیشتیمانی وەک یەکەیەکی تێکەڵاوکار دەکات کە خزمەت بە بەرژەوەندیەکانی ویلایەتەکانەکە و بە شێوەیەکی یاسایی لەسەر داوای حاکمی ویلایەتەکە جێگیرەکرێت. بەڵام ترامپ ئەم هەنگاوەی بە کەڵک وەرگرتن لە بڕگەیەکی دیاریکراوی یاسایی بەکارهێنا و خۆی بڕیارەکەیدا. لە 3 بارودۆخی سەختدا سەرۆک دەتوانێت پاسەوانی نیشتیمانی بگوازێتەوە بۆ هێزە فیدرالیەکان. یەکەمیان لە حاڵەتی داگیرکردن یاخود دروستبوونی مەترسی داگیرکردنی ئەمریکا. حاڵەتی دووەمیش بریتیە لە سەرهەڵدانی هەڵگەڕانەوە و یاخیبوون یان هەڕەشەی یاخیبوون هەبێت دژی حکوومەت. حاڵەتی سێیەمیش بریتیە لەو کاتەی کە سەرۆک نەتوانێت یاساکانی ئەمریکا لەگەڵ فیدرالیەکان جێبەجێ بکە. ترامپ ڕایگەیاندووە خۆپیشاندانەکانی لۆس ئەنجلۆس جۆرێکە لە یاخیبوون لە دەسەڵاتی حکوومەتی ئەمریکا، هەر بۆیە ئەم دەسەڵاتەی بەکارهێنا بە بێگەڕانەوە بۆ حاکمی ویلایەتەکە. بە وتەی شارەزایان ئەمە یەکەم جارە لە ساڵی 1965ەوە پاسەوانی نیشتیمانی بەبێ داواکاری حاکمی ویلایەتەکە جێگیر بکرێت. لە ساڵی 1992 هێزەکانی پاسەوانی نیشتیمانی لە لۆس ئەنجلۆس جێگیر کران لەسەر داوای پیت ویلسۆن حاکمی ئەو کاتەی کالیفۆرنیا لە کاتی ئاژاوەجێڕەکاندا. لە ساڵی 2020یش لە کاتی ناڕەزایەتیەکان دژ بە کوشتنی جۆرج فلۆیدی ڕەشپێز لەلایەن ئەفسەرێکی پۆلیسەوە ئەو هێزانە لە هەندێک ویلایەت جێگیر کران. ویلایەتی کالیفۆرنیا کە بەقەڵای دیموکراتەکان ناو دەبرێ، ترامپ چەندین جار ڕەخنەی لێگرتووە و پێشتریش خەرجکردنی زیاتر لە 126 ملیۆن دۆلاری بۆ پرۆژەکانی ڕێگریکردن لە لافا و ئاگرکەوتنەوە لە ویلایەتە هەڵوەشاندەوە و ڕەخنەی لە دەسەڵاتدارانی ویلایەتەکە گرت لە بەرەنگاربوونەوەی ئاگرکەوتنەوەکان و هاتنە ناوەی کۆچبەران. بەوەی بڕیارەکەی ترامپەوە گەورەترین شەپۆلی دیپۆرتکردنەوەی کۆچبەران لە مێژووی ئەمریکا دەستی پێکردووە کە مەزەندە دەکرێت 14 ملیۆن کۆچبەر بگرێتەوە. لە دوای لێدوانە گرینەکانی نێوانیان ئیلۆن ماسک ملیاردێری ئەمریکی پشیمانی خۆی دەربڕی و بەرامبەر بە هەندێک
لا بڵاوکراوەکانی لە تۆڕی کۆمەڵایەتیەکەس بەرامبەر با سەرۆکی ئەمریکا لە دوای ئەو گرژانەی نێوانیان کە مشتومڕێکی ناوخۆیی و جیهانی زۆری بە دوای خۆی داهێناوە ئیلۆن ماسک ملیاردێری ئەمریکی و وەزیری پێشووی وەزارەتی کارایی ئیدارەی دۆناڵد ترامپ ئەمڕۆ لە نووسینێکدا کە لە تۆڕی کۆمەڵایەتیەکەس بڵاوی کردەوە ڕایگەاند پەشیمانە لە هەندێک لەو نووسینانی لەسەر دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە هەفتەی ڕابردوو بڵاوی کردوێتەوە وتیشی ئەو نووسینانەی ئەو هێڵی سووریان تێپەڕاندووە و هاوکات میدیاکانی ئەمریکا ڕایانگەاندووە کە مەسک لەو نووسینە پەشیمانەکە تیایدا ترامپی تۆمەتبار کردەوە بە پەیوەندی هەیە با کەیسی بشیندا بەبێ ئەوەی هیچ بەڵگەیەکی هەبێ کە یەکێکە لە هەستیاترین دۆسیەکانی ئەمریکا. رووسیا و ئوکراین قۆناغێکی دیکە ئاڵوگۆڕی دیلەکانی نێوانیان ئەنجامداوە و وەزارەتی بەرگری رووسیا ئاشکرای کردووە کە لەو پرۆسێدا ئاڵوگۆڕی دیلە نەخۆش و سەربازە بریندارەکان کراوە و وەزارەتی بەرگری رووسیا بڵاوی کردوتەوە کە لە چوارچێوەی دووەمین خولی ئاڵوگۆڕی دیلەکان سەربازانی بریندار و نەخۆشی رووسیا لە ئوکراین وەرگیراونەتەوە دوای ئەنجامدانی پشکنینە پزیشکیەکان دەگەڕێنرەوە بۆ ناوخێزانەکانیان و وەزارەتی بەرگری رووسیا ئاماژەی بۆش کردووە لە بەرامبەردا ژمارەی دیلی ئۆکراینی ڕادستی کێف کراون و بەپێی ڕێکەوتنی نێوان مۆسکۆ و کێف سەرجەمە و سەربازانەی رووسیا کە لەلایەن ئۆکراینەوە ئازاد کراون لە وڵاتی بلاڕۆس پشکنینی پزیشکیان بۆ دەگرێت و دوای تەواوکردنی ڕێو شوێنە تەندروستیەکان لە ئەو وڵاتە بەرەو رووسیا دەکەونە ڕێ. لە کاتێکدا کە خواست لەسەر نەوت لەلایەن چینەوە لاوازە و بەرهەمی ئۆپیک پلەسیش زیادی کردووە و نرخی نەوت لە جیهاندا دابەزینێکی بەرچاوی بەخۆیەوە بینیوە لە کاتێکدا بازاڕەکان چاودێری دەرەنجامی دانوستانە بازرگانەکانی نێوان ئەمریکا و چین دەکەن و بەیانی ئەمڕۆ نرخی بەرمیلێ نەوتی خاوی برێن بە ڕێژەی لە سەدا ببورن بە ڕێژەی 24 سەنت دابەزیەوە کە بە 66.63 دۆلار مامەڵی پێوەکراوە و هاوکات نرخی نەوتی ڕۆژاوی تەکساسیش بە ڕێژەی 21 سەنت دابەزی و کەواتە گەیشتۆتە 64 دۆلار و 77 سەنت. داتاکانی هاوردەکردنی نەوت لە چینەوە لە سەرەتای ئەم هەفتەیەوە و بەردەوامی زیادبوونی بەرهەمێنان لە ئۆپیک پلس کاریگەریان هەبووە لەسەر دابەزینی زیاتری نرخی نەوت و ئۆپیک پلس پلانی هەیە لە مانگی تەمووزدا بەرهەمێنانی نەوت بە بڕی 411,000 بەرمیل لە ڕۆژێکدا زیاد بکات و هاوکات چینکە گەورەترین هاوردەکاری نەوتی جیهانە لە مانگی ئاداردا بەراورد بە مانگی نیسان هاوردەکردنی نەوتی خاوی بەڕێژەی لە سەدا 3 کەم کردو هەروەها هاوردەکردنی بەرهەمە نەوتەکانیشی بەڕێژەی لە سەدا 13 دابەزیوە. بۆ زانینی ڕاستی و دروستی زانیاریەکان بۆ گەیشتن بە وردەکاری ڕووداوەکان کورسات نیوز بکە بە سەرچاوی یەکەمت لە سەرجەم پلاتفۆرمەکانی کورسات نیوزەوە بەردەوام بینەری هەواڵ و زانیاری نوێبە. کورسات نیوز زۆرترین زانیاری. بەردەوامی نودێنەوە بابەتەکانی هەرێمی کوردستان و دیاریکراوی شتێنۆ سلێمانی دەرگای سایلۆکانی سنووری پارێزگای سلێمانی بەڕووی وەرگرتنی جوتیاران داکراوەتەوە بۆ وەرگرتنی بەرهەمی گەنمی جوتیاران لە ئەمساڵدا و بەڕێوەبەری سایلۆ سلێمانی دەڵێت ڕێکارەکان بۆ وەرگرتنی گەنم تەواو کراوە و لە دەی مانگەوە بۆ ماوەی مانگێک بەرهەمی جوتیاران وەردەگیرێت. دوای ساڵێک ڕەنجکێشان بەسی تۆن گەنمی جوتیارێکی کوردەوە وەک یەکەمین بەرهەمی ئەم ساڵ دێتە نێو سایلۆ پیرەمەرگ. لەم ڕۆ تا 30 ڕۆژی دیکە جەرگای ئەم سایلۆیە بۆ گەنمی جوتیاران کراوە دەبێت. لە کۆی زیاتر لە 4 ملیۆن تۆن کە لەسەر تاسەری عێراق وەردەگیرێت تەنها 400,000 تۆن بەرهەرێم دەکەوێت. ئێستا خوانی بڕێدوەنوێ 500 کیلۆ بۆ 600 کیلۆی داوە لە جنوب 700 کیلۆ لێ وەرەگرێ 700 کیلۆ لە جنوب وەرەگری بۆ لێرە هەرێمی کوردستان ژوەری ناگری و هەر مواطنی عێراقی هەرەموو هیچ فەرقێکی نییە بەزەوەیە ئەمان کردووە عەرەبەکەی و هیچی ترتیان نییە. هەر لەگەڵکردنەوەی دەرگای سایلۆکە
بەڕێوەبەری گشتی کۆمپانیای بازرگانی دانەوەڵی عێراق سەردانی سیلۆکەی کرد. هەر هاتە بەرزومی کامێراکان پێش ڕۆژنامەنووسان جوتیاران پرسیاری ئەو جیاوازییان کرد کە لە نێوان جوتیارانی هەرێم و خواروی عێراقدا دەکرێت لە وەرگرتنی گەنمدا. بەوتەیە و هۆکارەکەی کەمبارانی و کەمبوونەوەی ڕێژەکە بۆ سەر تاسەری عێراقا. مشاهديكم الكرام حقيقة هذا الموضوع غير موجود. لامو پارێزگەکانی عێراق ڕێژەی وەرگرتن دابەزیوە. بۆ نمونە لە پارێزگای بەسڕە ساڵی پار 72,000 تۆنمان وەرگرت. بەڵام ئەم ساڵ 45,000 تۆن وەردەگرین. بێبارانی کاریگەری زۆری هەبووە. پار 6,300,000 تۆنمان لە جوتیاران وەرگرت. بەڵام ئەم ساڵ ناچینە 4,500,000 تۆن. بۆی ئەمە پەیوەندی نییە بە هەرێمی کوردستانەوە. 55% من كميتهم من العام الماضي. ساڵی پار بۆ هەردوو نمێک 236 کیلۆ گەنم وەردەگیرە. بەڵام حکوومەتی عێراق بۆ ئەم ساڵ ڕێژەکەی بۆ 131 کیلۆواتە نزیکەی نیوەی ساڵی پار دابەزاندووە. ڕێبەری گشتی بازرگانی هەرێمیش دەڵێت لە هەوڵی زیادکردنی ئەو ڕێژێن چونکە بەم شێوەیە جوتیارێکی زۆر زەرمەندە بن. وەزارەتی بازرگانی وەزارەتی پلاندانانی کوچگاڵیش نووسراوی کردووە لەسەر خەدەبین بە بەردەوامی دوای ئەم پشووە بۆ ئەوەی کە لە کورد ناوەڕاست و خاڵی عێراق بۆ جوتیاران دەکرێت بۆ ئێمەش بکرێت. ئەگەر هەیە بکرێت وەڵاهی هەوڵی جدیە دێن ئینشاڵڵا کە بکرێت. بۆ ئەم ساڵ بە دوو جۆر پارە بە جوتیار دەدرێت. جۆری بەراو کە بە ئاوی دەستکرد ئاوی گەنمەکە دراوە تەنی بە 850,000 دینار و دێمیش تەنی بە 800,000 دینار بە پێی کوالەتی گەرمەکە لە جوتیار وەردەگیرێت. کەمی بەرهەم و وشکە ساڵی تاکە کێشە و گرفتی بەردەم جوتیاران نەبوو لەم ساڵدا، بەڵکو کەمی ڕێژەی وەرگرتنی گەنم لە جوتیاران لە سایلۆکاندا و باتایبەتی لە هەرێمی کوردستان گەورەترین کێشە و گرفتی جوتیارانە لەم ساڵدا. ئەمیر محەممەد کورساد نیوز پیرەمەگرود. یەکێک لەو بابەتانی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا زۆر چێکی باسە کێشەدارەکانی نێوان هەرێمی کوردستان و بەختادا هۆکار و چارەسەرەکانەوە هۆکاری درێژە کێشەکانی تا درێژە کێشانەکانی تا ئێستا لەبەرەوەی کە هەتاو کێشانە چارەسەر نەکرێت موچی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە بەردەوامی لە مەترسیدا دەبێت و ئەگەدارین ماوەیەکی زۆرە هیچ مانگێک نەبوو فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەبێ خەم موچەکانیان وەربگرنەوە ترسی ئەوان نەبێ موچە دێت یاخود نایە کێشە لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا دروست بۆ یاخود نا. ئەم بابەتانە یەکێکن لە تەورەکانی ڕانکۆ کە هاوکار مەسەری کاشمێر بۆردی لەگەڵ میوانەکەی باسی دەکات و بڕیارەکانی دادگای باڵای فدرالی عێراقیش حتمما بۆ بی کە سەرۆکی دادگا گەڕاوەتەوە لە پاش بەجێهێنانی فەرزی حەج. ئەمانە پوختەیەکن لەو تەوری کە وابڕێ ڕانکۆ لەگەڵ میوانەکەی باسی بکات. بەیمان ڕۆژێکی باشانە بێت خواتان.